دانای خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازەیەم جارەماندا باسێک لە کارگەی دروستکردنی تاتان بۆی خۆشەویست دەکەین. سەرەتای دروستکردنی مادەی تاتان کە مادەی سەرەتایی و مادەی خامەکەی بریتیە لە تایەی ئۆتۆمبیل. ئێمە هەوڵە دەین زۆرترین زانیاری دەربارەی کارگەی تاتان بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. بیرۆکەی دامەزراندی ئەم کارگەیە 4 ساڵ لەمە پێش عەقدێکمان کرد لەگەڵ مەعمەلێکە لە سین، چەند هەزار مەترێکمان کڕی. ئەو لە عەقدەکەیە دواکەوت، وەکو دواکەوتنەکەی کە چوومەوە بۆ کارگەکە لە وڵاتی سین. عەقدەکە دواکەوت بوو، منیش نەمەزانی، من بیدایەت نەچوو بە ناو کارگە وەکو کارگە کە ببینم. ئەوان لە مەسەلەن لە بینایەکی تیجاریە ئۆفیزیان هەیە و نمونەیان هەیە و عەرزی شتەکانیان هەیە. ترکە چوومە بە تووڕەییەوە کە شتەکەمان دواکەوت و غەراماکرێنەوە. کابرا خاوەن مەعمەل وتی ئێمە ئیش بۆ تۆ ئەەکەین، ئەتوانی بیتە ناو مەعمەلەکە بیبینی. کە چوومە ناو مەعمەلەکە بینیم، سەرەکەم تایەکی زۆر هەڵیراوەتەوە. وتم لەوانەیە ئێمە مەسەلەن ئەم تایە بۆ تازەکردنەوەی تایە و بۆشتی کە بەکاری بێنن، کە سێرەم کرد وردەکرێ و بە هەنێک ئەجیزا ئاڕوا و بەم دەستگایانە ئەم تایە وردەکرێ و سیمەکەی دەریە. لە وردە تایەکە کە سێرم کرد چەند پرێسێکە و چەند ئامێرەکە بۆ گرتنەوەی و سیکۆتین و ڕەنگی تێکرێ. لەوەی ئیسفادەم کرد کە بینیم سێرەکەم شتەکە زۆر ئاسانە دروستکردنی. لە وڵاتی ئێمەش تایەکی زۆر لەو کۆڵەوان و کوچەکانە فڕێ و لە کەلاوەکان و لە دەشتەکانە و ئەسووتێنرێ و وڵاتەکەی ناشرین کردو و ژینگەی ناشرین کردو و بڵین پیس کردووە و بەحاصل هەستان بە کڕینی ئامێرەکان و بە هێنانی بیرۆکەکە لەوە هاو. ئیتر کە بڵین کارگەکە گەشتە ئێرە لەم جێگەیە بنیانمانە و بڵین بینامان بۆ کرد. کاک نەوزاد، ئەمەوێ باسێک لە مادەی سەرەتایی تاتان کەین. ئایا مادەی سەرەتایی تاتان لە چی دروست ئەکرێ؟ مادەی سەرەتایی تاتان ئەوەی کە لە کوردستانە بەردەست بێ تایی کۆنە. ئێمە ئیسفادە لە تایی کۆنەکەین. ئەمە کارێکی زۆر زۆر گرنگە بۆ کوردستان کە ئەمە ژینگە پارێزی پێوترێت. ئەم تایانە لە شوێنەکان ساڵان فڕێ ئەدرا، ئاسووتێنرا یا چۆ ناو خاکەوە ژینگەی پیسە کرد. بەڵام خۆشبەختانە ئێستام کارگەی کراوەتەوە ئەم تایانە ئیسفادەی لێکرێت چ لە گۆشتەکەی با بڵێن یا لە سیمەکەی کە ئەمە بە هەدەر ناچێت لە ناو خاکە ناتوێتەوە. کاک نەوزاد، یەک جۆر تایەتان بۆیان قەبارە و حەجمی تایەکان جیاوازە، ینی بۆ نمونە سیارەی بچووک، سیارەی گەورە، هەموو جۆرە تایەیەک بۆ ئەوێتە ناو کارگە بۆی کێشەمان نییە لە تایە لە شێوەکەی. تەنها ئەوەی کە ئێمە وەریناگری مەسەن تایی شۆڤڵە یا تایی مەکینە تا گەورەکەی بۆچی ئەو وەرناگرین؟ لەبەرەوەی ئامێرەکانمان ناچێتە ژێر ئامێرەکانەوە، لەبەرەوە ناتوانین ئەو تانە ئیسفادەی لێکەین. بەغیری ئەوە تایی لۆری، تایی سیاری بچووک، هەموو نەوەستایەک ئێمە وەرەگرین و کێشەمان. ئەی لە کوێ بۆتان ئەم تایانە ئەوەی کە بە زۆریەت لە هەولێرەوەیەت، لە سلێمانیەوەیەت، لە کەرکووکەوەیە، تەنانە لە بەغاشەوە بۆمانێت، لە قەزاوناحەکان، لە مەسەن چەمچەماڵ، لە کەلار، لە عەربەد، لەم شوێنانش لە ڕانیە، لەمانە هەمووی بۆمانێت. مامەڵەکردن لەگەڵ تایەیە بۆ ناحی تەندروستی تا چەنە زەرەر ئەگەیەنێ؟ لەبەرەوەی ئێمە لەم کارگەیە تایە ناسووتێنین، هیچ کێشەیەکی نییە، لێرە هاڕینە، هیچ تەسیری بۆ تەندروستی کرێکارەکانمان هەیە، نە تەسیری بۆ ژینگەی ناوچەکەش هەیە. تەنانەت ئەمە لە وڵاتەکانی کە حکومەت زۆر زۆر دامیەکە، دامی ساحب کارگەکانەکە، ئەوەی کە ئیشێکی وە ئەمە ژینگە پارێزیە ڕیسایکلینە کە زۆر زۆر شتێکی باشە بۆ نیشتیمان و وڵات.
کاکنەسات ئەمەوێ باز لە بابەتێ بکەین ئەویش کە مەسەلەی کڕینی ئەم تایانە ئێوە مشتری خۆتانتان هەیەیان بۆ نمونە هەموو کەسێک ئەتوانێت ئەم تایانە بێنێ بۆ ئێوە لێ کڕن ئایا بەرزمەت مشتری خۆمان بەڵێ مشتری خۆمان هەیە ئەوە تقریبان 3 ساڵ زیاترە تایەمان بۆیەن و ئەوەیە بەڵام خەڵکی وا هەیە بە سوتفە بیسیەتی یا لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکان و یا لە ڕێگەی فەیسبوک و بیسیەتی و تایە ئەهێنی ئێمە بە هەمان شێوە لیان وەرەگرین هەروکو چۆن لە مشتەکانی خۆمان وەرەگرین بەڵام کێشەی ئێمە لێرەیە شوێنەکەمانە خۆزگە حکوومەت تۆزی بیری لەم شتانە بکرداتوانێت یارمەتی خاوەن کارگەکانی بدا بە تایبەتی ئەمە ژینگە پارێزی سامە ئەگەر ببینی ساحەکەمان هەمووی پڕوەتەوە بەتە ئەگەر سبینێ ئەتوانین ڕۆژێک کە تایە وەرگین دوای ئەوە شوێنمان نامێنێ ئەی بەنسبەت ئەم تایان ئایا چ جۆرە تایە وەرەگرن بۆ نمونە ئایا تایە دڕاو بێیان بۆ نمونە پارچ گۆشتەکەی لێبوو بێت و ئایا ئێوە هەموو جۆرێک وەرەگرنیان ئێوە بۆ نمونە سنوورێکی خۆتان هەیە چەند جۆر وەرەگرن کێشەمان نییە لە وەرگرتنی تایە ئەگەر دڕاو بێت بۆ نمونی ساسێریەمانەکەی زۆری دڕاو و تەلەف بووە بەڵام ئێمە هیچ کێشەمان لەگەڵەوانە نیە وەرەگرین لە هەموو یعنی ئەو کاتە تێمات ناکات سەر سیعرەکان لە سیعرەکەی دانابەزێ نەخێر سیعری تایی گەورە هەر ئەو سیعرەوەی بچووکی شەر ئەو سیعرەیەکە ینی پەیوەندی نییە بۆەوەی ئایا گۆشتەکەی لێ خورا بێت نای کێشەی نییە سی کاریگەری نییە بۆ سەر ئێوە بۆ ئەگەر تایەیەک بۆ گۆشتی زۆر پێوە بێت لەوانەیە بۆ بەرهەمێکی زیاتر بۆ ئێوە بەتاکیدەوە وایە بەڵام ئێمە وەکو ئاسانکاریەک بۆ ئەو خەڵکی کە تایشتێن بۆمان ئێمە چاوپۆشی لەو شتانەکەین. دروستکردنەکەی قاڵبمان هەیە مەتر بە مەترە قاڵبمان هەیە 50 بە 50 بە سمکی 2.5 هەمانە بە 3 سانتین هەمانە 11 ملیمان هەیە 12مان هەیە جۆرەکان تقریبان توانیم تا 15 جۆرمان هەیە بۆ دروستکردن لە ڕووی کوالێتیەوە تا ئێستا تاتان کە لە وڵاتانەوە بڵین لە سین لە کۆریا لە تورکیا لە ئێران لە وڵاتانی ئەوروپیش کە هاتووە تا ئێستا تاتان نەتوانراوە زمانی ساڵێکی بکرێ بۆ سەرما و بۆ گەرمە هەڵەوەشێ لێ کاڵە بێتەوە بڵێن ئەم ئارازانەی هەیە بەڵام لای ئێمە 5 ساڵ زمانین لەبەرەوە زانین چۆن دروستیەکەین و بە کوالێتێکی زۆر بەرز دروستیەکەین ینی منافەسەی وڵاتانی دەور و پشتیش و ئەوروپیاشەکەین پێی کاکنۆ زانیمان چۆن تایەکان یەتە ناو کارگە حەزەکەم بۆم باسکەی چۆن ماماڵ لەگەڵ تایەکان ئاکەن ئایا ئەو گۆڕانکاریانە چییە کە بەسەر ئەو تایەت بۆ ئەوەی بگەینتە نەتیجە و بگەینە دروستکردنی تاتان هەروەکو لە سەرەتاوە باسم کرد سەرەتا تایەکان یەتە کارگەکەەوە پاشان هەروەکو ئەم کارمەندە ئەم تایە هێنێت سەر ئەم دەستگایە لێرە یەکەم ئیشی ورکردنی تایەکەیە کاتە سەر ئەم ئامێرە بەڵێ ئەم ئامێرە ناوی چییە؟ ئەمە بە ئینگلیزی کەتەرتایی پێڵێن وەک بڕینی تایە قەپاغی سەرەوەی لێ ئەبڕن تون ئەکرێت بەڵێ ئەبێت بۆی جوڵە نەکات بۆی ئەڵماسەکەش نەشکێنێت لەم هەنگاوەیە بەشی سەرەوەی تایەکە و بەشی خواوی تایەکەش ئەبڕێ یان چۆن بەشیشانی ئەبڕێت بۆی حاضر بێ بۆ دەستگاکەی تر کە بتوانێت بیکا بە قایش و بیبڕێت سوودی چییە لەم هینە بەس ئەو بەشی سەرەوە ئەگەروانە بێت ئەو دەستگای دووەم کە ئێستا بۆیە بین ناتوانێت بچێتە شێرەوە نایبڕێت
بەشەمان بڕی سوودی ئەم بەشە چی ئەم بەشە بۆ چ بەشێکی تاتانەکە بەکارێنرێ هەردوو بەشەکە عینیشتە ئەمە ئەبێ بچێتە ژێرەوە دەستگایەوە ئەکرێ بە قایش و دوایش پارچە پارچی ئێوە سوود لە هەموو بەشەکانی تایەکە وەرەگرن بەدڵنیایەوە بەڵێ هەندێ مادی لەوانەیە ئاسنی تیابێت ئەوە چی لێ ئەکرێت لە تاتانە بەشداری ئەکادیان نەخێر خۆی ئاسنەکە ئەبێت جیاکرێتەوە نابێ بە هیچ شوێک بچێتە ناو تاتانەکەەوە کۆمەڵە ڕێگەمان هەیە بۆی کە ئەو ئاسنەی تیا دەرکرێ و ئاسنەکە بەجیا بەشێنیش ینی ئەم هەنگاوە بەس تەنیا بەشی سەرەوەی تایەکە لێکرێت بەڵێ بەڵێ ئێمە لێرە دوو ئامێرتان هەیە دوو ئامێرمان هەیە بۆ ئەم ئیشە بەڵێ هەردووکی یەکیشەکە یەکیشەکە بەڵێ ئەم تایەکە لێرە سەرێکیمان لێ کردوانێ ئامادا بێ بۆ دەستگاکەی تر ئەگەر وانە بێ دەستگاکەی تر ئیشی لێ ناکات لەبەرەوە بێ سەرێکی لێ بکەینەوانێ و ئەو ساکە هەردوو بەشەکەی بێنە ژێر دەستگاکەی ترەوە ئەبێ بە دەستگاکەی تر وەکو قایشی لێکات و پاشان دەستگایش کەمانەیە پارچە پارچەیەکە بۆی ئامادە بێ بۆی بکەینە ناو ئەو دەستگایی ترەوە مەکینەکەەوە بۆی بیهاڵێت. سیفتی وەکو سیفتی و بۆنەکە هەیە و بۆنە لە ئەنجامی چی دەدەچێت ئەنجامی وردکردنی ئەو تایە کە تۆ وردیەکەی کاتێتەنا ئەو سەرڕامەیەوە ئەو جیازی کە هاڕێ پێرەن سەرڕامە لە ئەنجامی ئەو خولانەوەی و ئەو دەرکردنی سیمە گەرمە بێ ئەو گەرمە ئەو بۆنە دەرەکە ئەژینا لە مەسەلەی وەکو بڵێ ئەم بۆنە خراپ بێ ئەم بۆنە ئەویش ماوەیەکە لە ئەنجامی دروستکردنی لە ماوەی 24 ساعتە بۆنەکە نامێنێ هیچ ئینێکی نییە کارێکی سبینیە لەسەر ئەو کەسانی کە لە باشە لە ئێستاە کارمەند تقریبان 8 کارمەندبان هەیە ئەنەزە باسیەوە بۆ کردم کە بەشی سەرەوەی تایەکە لە ئامێری کەتەرەکە لێکرێتەوە دوای ئەوە ئەو تایە چ گۆڕانکارێکی تری بەسەرایە ئەو تایە دێتە ئەم دەستگایەوە ئەم دەستگایە ئەیکا بە قایش و لێرە شۆیکا بە وردە تایە پاچەیە بەم شێوەیە کەوای سایی پارچاکە وەک شێوەی خەڵۆز پاشان نەکرێتە ناو سەرڕامەکەوانەوە هاڵ ئەمە ئەبێ قیاسەکەی قیاسێکی زۆر ئەسوور نەبێت لەبەرەوە ئەگەر زۆر ئەسوور بێت تاسی لەو ئەڵماساکە ئیشکێنێت بە شێوەیەکی جوان وردی ناکرێت ئێوە هیچ خەسارێکانە لێ لەم تایە نەخێر لە هیچ شێوە هیچ خەسارێک نابێت هەمووی بەکارێنرێ لە پرۆسەکە هەموو بەشەکانی بەکارێن سیمەکەی جیاکرێتەوە وردە تایەکەی جیاکرێتەوانێ تەنانەت کەتانەکەشی جیاکرێت هەمووی بەکارێت گومانی پێیان ئەوەی ئەو کەسێکی لێگەم لە شەریشەکە ئەبێت جلی سەلامەتی لەبەرا بێت کە هەندێک دەنکەون لەم بەشی تایە پەڕێت ئەو کەسەی لێرەی شەکە جلی سەیفتی لەبەرا هەمووی بوتی سەیفتیان هەیە کڵاویان هەیە کەمامیان هەیە لەو شوێنانەی کە پێویستەکە عینەکمان بۆ دابین کردوون کە لە چاویکەن بۆی ئەمە ئەم قایشە بۆچی لێرە ئاوا ئەم تایە بۆ بە شێوەی قایش لێرە بڕا ئەگەر بە شێوەی قایش نەبێت ئەم دەستگایە ناتوانێت بیبڕێت لەبەرەوە ئەیکەین بە قایش بۆی بچێتە ئەم دەستگایەوە ئەمیش ئەڵماسە بۆی پارچە پارچەی
بۆ تەواوی عێراق دابینەکەین مەسەرەن لە هەتا بەسرە هەتا زاخۆ ئەم تاتانە بۆیانە ڕات و لە ئێمێکردن و پێشتر کەمتر بەڵام کە زانیان و ناسرا کە زێری کوالەتی ئەمەیان کردووە و لە ڕووی سعریشەوە کەمترین نمونەشمان ناردووە مەسەرەن ئێستا لە ئوسترالیا نمونەمان بۆ ناردوون و کەسێکمان لێ کە قسەیان لەگەڵاکە احتیمالە لە داهاتووی چیکیا بەرەوە ئەوێ بڵین ئیسراتکەی بینیرین دەرەوە جۆرەکان تاتان بە پێی تەڵەب داوا بڵین داوامان لێکرێ بەرهەمێنین ئەوەی کە ئێمە ئەیکەین تا ئێستا لە وڵاتانی دەرەوە نەکراوە بەم کوالەتی ئێمە نەکراوە بە زۆر نەرمی هەیە ڕقی هەیە چەند نوعێکمان هەیە ئێمە لەوان دوو نوع سێنەوە هەیە لای ئێمە تا 14 بۆ 15 نوعمان هەیە دەرێکین ئەو شوێنانەی کە بەکاری هێنن ڕەوزەکانن حەزانەکانن پارکەکانی کە بڵین پارکی حکومیە کە لە کۆڵانەکانە هەیە بۆ ژێریارەکان دائەنرێ بۆ قاعی ڕاضە دائەنرێ بۆ دەوری مەزباح چوار دەوری مەزباح دائەنرێ لەبەرەوە کە ئینسانەگەر لە مەزباح کەوت لەسەر ئەو کاشیایە بەر شوێنێکی بڵین گۆشتەیەکەکەوێ لەسەر ئەمە نەرمە هیچی بەسەر نایێت بڵین هیچی لێ نایە زۆر ماڵ بۆ قادرمەی دەرەوە بەکارێنێ کە بۆ سەربان سەرەکەوێ لە زۆر پارکەکانە بۆ ڕاکردن بەکارێت بۆ ساحەکان ساحەی دوو گۆڵەکان بۆ زۆر شوێن بەکارێت ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشاتۆ بەشی یەکەم بەشی سەرەوەی تایەکەتان لێ کردەوە بە ئامێری کەتەر لە بەشی یەکەمەوە لە بەشی دووەم تایەکە کە ئەو بەشەی کە نابووە هێناتان لەم ئامێری دووەمە کردان بە شێوەی قایش ئەمێ بۆم باسکەی بەشی سەرەوەی تایەکە چی بەسەرەوەیە بەکار نایەت بەڵێ بەشی سەرەوەی تایەکەش بەکارێت بۆیە ئێمە لەوێ بەشی سەرەوەیە بڕین بۆی ئامادە بێ بچێتە ژێر ئەم دەستگایەوە ئەگەر وانە بێ نایبڕێ بۆ نمونە ئەمە بەشی سەرەوەی ئێستا ئەمە حازرە بیکەیتە بینی ئەو دەستگاوە یەکسەر ئەویش باماشەوە ئەیکا بە قایش و ینی هەموو هەموو بەشەکانی بەکارێت بەبێ ئەوەی هیچ خەسارێکی نابێنە پاش دوایەوە چی ڕۆیە دوایەوە کە هێنات ئەیکێت قایشەکە کەتە ژێر ئەم دەستگایەوە کە کردە ئەم دەستگایە چییە؟ بەڵێ ئەم دەستگایە ئەمە تایەکە ورور دەکات بەم شێوەی لەکا وەکو خەڵوزی هەوارەی چەند نابێ ئەمە تقریبا 6 سانتیمێک 6 سانتیمێک 7 سانتیمێک 8 سانتیمێک بۆ شێوەی ئەو تایی کە سەرەتاوە هاتە ناو کارگە ئایا تایی بۆ نمونە سیاری گەورە بەیان تایی سیاری بچووک بێ ئێوە بەهۆی ئەم دوو ڕێگە و بەڕۆی ئەم دوو دەستگایەوە قەبارەکە یەکەن بە بچووکتر لە دوای ئەمە ئەم قەبارە بچووکە بۆچی بەکارێنرێت بۆچی ئەوەندە بچووک بۆ ئەوە بچووک لەبەرەوەی ئەمە ئەکرێتە ناو ئەو هێڵەکەەوە ئەچێتە ناو سەرڕامەکەەوە بۆی بی هاڕێت هەتا بچووکتر بێ سەریعترەی هاڕێ و باشتری هاڕێ بەڵام ئەگەر گەورە بێ هەم جیازەکانیش حەزیەتەدا هەم سەریع ژنای هاڕێ ئەوە لەبەرەوە بچووکێت کاکزاد ئێمە بەشی سەر و بەشی خوارەوەی تایەکەمان کرد بە شێوەیەکی قایش بەڵام کۆمەڵە سیم ئەمێنێتەوە ئەو سیمە ئایا بەو دوو ئامێرە ئەبڕێت یانەوە ئامێری دەستگای تایبەتی خۆتان هەیە هەموو تایەک دوو ئەڵقەی هەیە لە دیوی ناوە ئەڵقەکان بە گورجە سیمی تایە لەبەرەوە ناتوانین بۆ جیازەی پێشتر بیبڕین ئیسپادە لەم جیازاکەین هیچ کێشەیەکی بۆ ئەم ئامێرەیان ناویچە ئەم ئامێرەیان بۆ دەرکردنی ئەڵقە سیمەکانە ئەو سیما فڕێ ئەدرێ نەخێرە ئەو سیمە فرێ نادێ ئەویش کۆکرێتوانێ و بە کارگەی ئاسنەکانی فرۆشین زۆر باش بەم شێوەیە سیمەکە دەرەکرێت سیمەکە بەم شێوە بە گورزێتیەتی لەناو ئەڵقەکانە بەم شێوەیە دەرەکرێ و ینی دیسانەوە ئەمەش جارێکی تر بەکارێنرێتەوە لە کارگەی ئاسنەکانە بەڵێ پلانمان هەیە ئەم کارگەیە بەس تاتان دروست ناکە مەسەلەن ئەنواع ئەجیزیکەیە بێنین ڕەبەڵ چبنات ئەو قایشەی کە بەکارێت بۆ کۆنڤایر و گاعی سەیارە ناوگاعی سەیارە
زۆر شتێکی لە دروستەکە بەڵام لە ئێستا دەبێت کە حکوومەتی ئێمە خۆی کارەساتێکی بەسەراتەوە لە ڕووی اقتصادەوە سلفەی سەناعی نییە سلفەیەک نییە وەری بگری بۆ فراوان بوون نیمە پلانمان هەیە بەڵام ئێستا خۆمان دەرەقەتی نای لەبەرەوە ئەو پارەیە بەدەستمانەوە نییە بتوانین مەکانیانی پێ بکڕین هاوکاریکردنی حکوومەت هاوکاری کراوین ناڵێن نەکراوین بەڵام بۆ دامەزراندنیێکی کارگە کە تۆ لە بیدایەتە کارگەیەک دامەزرێنی لە بیدایەتە عەزێتت زۆرە هیوادارم ئەو عەزێتانە نەمێنێ کە وەکو شتی ڕۆتینی زۆر پێکرێت ئەنەزاد بۆت باس کردین کە ئەو تایە بەهۆی ئامێری کەتەرەکە وەی دەستگاکەوە بوو بە پارچە پارچەی 7 سانتیم 8 سانتیم ئەمە بۆم باسکەیت ئایا گۆڕانکاری تر چی بەسەر ئەو 7 سانتیم 8 سانتیمایەت پاژەوە ئێمە تایەکانە بینە ئەوێ ئەچێتەوە دەستگاوی کا بە قایش پاشان ئەکرێ بە جیازەکەی ترە ئەکرێ بە پارچەی بچووک بچووک 6 سانتیم یا 7 سانتیم شتێ زیاتر کەمتر پاشان ئەکرێتە سەرم سەرڕامەیەوە ئەم بەشە بەڵێ توانای گرتنی چەند لەو ماوادەی هەیە ئەم بەشە تقریبان ئەتوانی 150 کیلۆ لەو ماوادەی تێکەی لە کاتادا ئەتوانی 150 تێکەی بە بەردەوامیش ئەسوڕێت بە بەردەوامی ئەسوڕێت چونکە بەسەر و قایشەیە ئەو مادە ڕاتەوە چێتە ناو سەرڕامەکەەوە دیسانیێتەوە ئەمە لێرە بدوەسێن لێرە بەس ئیشەکەی ئەوەیە نەقڵکردنە یعنی گواستنەوەی ئەو پارچانەیە بەسەر ئەو بێڵتەیە بەسەر ئەو قایشە هیچ گۆڕانکاریەک ڕوونادات بەڵێ گۆڕانکاری ڕۆدا وردە وردە پارچەکان شیە بنەوانی و ئەبنە پارچەی بچوو چیەوە بەهۆی ئەو سەرڕامەیەوە دوو سەرڕامەیە ئەوە ئەسوڕێتەوانی و ئەی هاڕێت ئەم پارچانە بچووکەبنەوە تەلەکەشی پارچە پارچاکە و بچووکترێکاتەوە هەمووی لە حەجمی خۆی بچووکترێکاتەوە ئەو تەلەش ئەو سیمە بەکارێنە دروستکردنی تاتانە نەخێر بەی شێوەک نابێت ئەو تەلەیتیا بێت چونکە ئەو تەلەیتیا بێت هەر کاتێک کە تۆ لە ساحەکان دانی مەسەن لە ڕەوزەکانە لە شوێنی دایانگە و لە هەر شوێنێکی بەوە نمونە شوێنی یاری جیم شوێنی هۆڵی لە جوانیوانە ئەو تەلانەیە گرتیابێ ئەچێ بە قاچی ئینسانە و ئەکرێتەوە چەند مەرحەلەیەکمان هەیە ئەو تەلانە هەمووی جیا ئاکاتەوانە لە ڕێگەی موگناتیسەوە هەمووی جیا ئاکرێتەوانێ بە چەند مەرحەلەیەک هاڕۆت ئێستا دوای ئەوە ئەم بەشە هاتە لەسەر ئەم قایشانە لەسەر ئەم قایشانەوە ئەچێ بۆ کوێ ئەمە بەردەوام ئەو قایشە ئەو مادەیە ئەهێنێ ئەیباتەوە ناو سەرڕامەکەویەتەوە ژێرەوەی هێڵەکێکی تایە ئەوەی وردەبێت لە هێڵەکەیەتە دەرەوە بە تەلەکە و بە وردەتایەکەوە پاشان کە ئەو بەشی کە یەتە خوارەوە بەو قایشە یەتە سەرەوە بۆ قایشەیەتە سەرەوە لەوێ بەشی تەلەکە ئەم قایشیان جیاکاتەوە بۆی موناسیەکەەوە جیاکاتەوە وردە تاکە یەتە ناو ئەم هێڵەکە بچووکەوە ئەمەش لێرەیە دیسان لە سەتان لەوانەیە بڵێن 5 تەلیتیا ئەمێنێت ئەو قەبارەی کەیەتە ئێرە قەبارەکەی چەند قەبارەکەی لە 1 ملیمەوە تیاتی تا 7 ملیم تا 7 ملیمی تیا بڵێ ئەمیش هێڵەکێکەیە ئەم هێڵەکەش دیسانەوە جیایە کاتەوە 4 ملیم جیا ئەکاتەوە بەو قایشیان ئاڕات ئەمە بۆ 4 بۆ حوتەکە بۆ ئەو شوێنانەی ساحەی تاتان کە چی خۆتان دیاریتان کردووە بۆ نە قیاسی 4 ملیم لەم ڕێم بێڵتەوە لە ڕێگەی و هێڵەکەەوە توانیمانە ئەو قیاسانە جیاکەینەوە قیاسی 1 ملیمەکەش لە ڕێگەی ئەم لە 4 ملیم بۆ خوارەوە لەگەڵ 1 ملیمەکەی بەم قایشەیە لێرە پرسم ئێوە تەنیا دوو جۆرتان هەیە 4 ملیمەکان لەگەڵ 4 ملیم کەمتر بەڵێ دوو جۆرمان هەیە 4 بۆ حوت لەگەڵ لە 4 کەمتر بۆ 1 ملیم توانای بەرهەمێنانیان وەکو یەکە هەنێ جار 4 ملیم کەمترەکە بەرهەمی زیاترە تا 4 ملیم بۆ سەر و بۆ 7 ملیمەکە توانای کارگە چەندە بە شێوەیەکی گشتی کارگار ڕۆژانە ئێمە 20 تایە هاڕین لەم 20 تایە 12 تایی وردەمانەداتێکە ئەمە لە 4 ملیم بۆ خواردترە ئەمە بۆ تاتان بەکارێن لەو بەشی ئەو دیوا دوایەچینە سەر قۆناکە ئەیبینن کە بە شێوە بەکارێن ئەوەی لە 4 ملیم زیاترە 4 ملیم بۆ 7 ملیم ئەوە بۆ ئەو شوێنانە ئەڕات کە چیمەنی سناعی هەیە ئەیپرژێن بەناوێت ئەم لێرەیە لەم هەنگاوەیە گەشتونەتە قۆناغی کۆتایی دروستکردنی تاتانە وردەکە یعنی 1 ملیمەکە 4 ملیم بەڵێ بەسەر نمونەی ئامادەکراومان هەیە لەم نمونەی ئامادەکرایشمان هەیە توانین بیبینین بەڵێ ئەمە تاتانە درشتەکەیە ئەمە 4 ملیمەکەی ئەمە 4 بۆ 7 ملیمە بەڵێ ئەمە 4 بۆ 7 ملیمە ئەمە بۆ ساحەی تاتانەکان بەکاریە و چیمەنی سناعەکە
بۆ ئەوە ئەیپڕژێن بۆ دوای ڕەنگی تێکرێ نەخێر ئەمە ڕەنگی تێ ناکرێت ڕەنگی تێ ناکرێت. ئەمە هەروە ئەپڕژێ و هیچ ڕەنگ و شتی تێ ناکرێت هیچ کێشەی نییە باش. ئەمەی تریان ئەمەیان بۆ تاتان بەکاری هێنین ئەمە لە 4 ملیم بچووکترە ئەمە بۆ تاتان بەکانی لە بەشی ئەو دیوا دوایی ئەمە ڕەنگی تێکرێ و سیکۆتینی تێکرێ و مادەی تری تێکرێ بۆی بتوانین شێوە و قەبارە و نەرمی ئیسفادی لێ بکەین. شتێککە هەبوو ویستم باسی کەم ئەو وردەتایە کاچێتە هێڵکی دووەمەوە تقریبان لە سا 5 وردەتەلی تیامێنێ ئێمە بۆ ئەوەی دڵنیابین لەوەی کە وردەتەلی تیا نامێنێ مگناتیسی کەمانداناوە لەسەر ئەو کۆمڤایرانە ئەو مگناتیسانە ئەو لە سا 5 نایلێ هەبێتە لە سا 0 بەدەر لەوەش ینی ئێستا ئەم مادە بەرهەمە هاتووە ڕێژەی ئاسنی بەکارهاتوو تیا سفرە بە دڵنیایەوە سفرە نابێ هیچی تیاابێ ئەوە لەو دوو موناتیسە لە سا 0 بەڵام ئەم دوو موناتیسشمان هەرداناوە بۆ احتیات بۆی کە هەر زۆر دڵنیابین لە ئیشەکەم. ئێمە گەیشتی ناهەنگاوێک کە تاتانەکە بە شێوەی وەک وتت ئاماژەت پێکرد بوو بە دەنکۆڵەی 1 ملیم تا 4 ملیم ئەمە جۆرێکی هەمووە 4 ملیم تا 7 ملیم جۆرێکی تریان کە هەرێکیشان باست کرد بۆ بەشێکی تایبەت بەخۆی بەکارێنێ. ئێستا چی با حەزەکەم باسی گۆڕانکاری بۆ بکەیت دوای ئەوە چی ڕوانە؟ ئێمە بۆ دروستکردنی تاتان ئیسفادە لە 4 ملیم بۆ خوارەوەکەین 4 ملیم تاتان مەبەستەدەوەی یا بۆ نەگۆڕەپان و یاریگای بچووک بۆ زۆر شوێن بەکارێت مەسەن بۆ ساحی تاتان بۆ هۆڵی لەرزجوانی بۆ شقاعی جیم بۆ مەسەن یەکێک پارچێکی هەبێت باقێکی هەبێت لە مێرگەپان لە سیتەگلار شوێنێک شوێنی جۆلانی کردو بۆ ژێرەکەی ئەلەو تاتانی بۆ دانێ بۆ مناڵەکان ئەگەر کەوتن عەزێتی نەبێت بۆ مەلەوانگا بۆ باخچە گشتەکان بۆ زۆر شوێنی تر بەکارێت. ئەم وردەتایە کە ئەکرێتە ئەم میکسەرەوە بۆ نمونە 150 کیلۆ کردێت ئەم میکسەرەوە 6 کیلۆ ڕەنگی تێکرێت. چەند ڕنگتان هەیە ئێوە لێ؟ ڕەنگی ڕەساسی بەپێی داواکاری خەڵک ئێوە ئیشەکەنیان بۆ خۆتان ئێوە بەرهەم ئەخەنە ناو بازاڕەوە خۆی بەپێی داواکاری خەڵکە زیاتر بەڵام ئەو ڕنگانی کە زۆر زیاتر تەڵەبی لەسرە ڕەنگی سەوزە ڕەنگی سوورە ڕەش بە هەمان شێوە ڕەنگی زەردە مەسەرەن هەیە داوای ڕەنگی ڕەساسیەکە ڕەنگی ڕەساسیە هەر ڕەنگێک هەر کەسێ داوای بکەی ماتوانین بە پێی داواکاری ڕەنگەکان بەکاربێنین. باسی ئەوە بۆ بکات چۆن ئەگیرێتەوە. ئەمە 150 کیلۆکرێتە میکسەرەوە 6 کیلۆ ڕەنگی تێکرێت لەگەڵ 6 کیلۆ سی ئەو ڕەنگ تایبەتە بە تاتانیان ڕەنگی ئاساییە. ئەو ڕەنگە بۆ هەنێشتی کەش بەکارێت بەڵام زیاتر بۆ تاتان بەکارێت زیاتر لە بواری تاتانە بەکارێت. سیکۆتینەکە سیکۆتینێکی تایبەتە کە توانای پلەیگەرمی زیاد لە 150 دەرەجەی حراری هەیە چونکە سیکۆتینی احتیاطی ناتوانێت ئیسفادی لێکی بۆم چەندە سیکۆتینی تێکرێت بۆ ئەو 6 کیلۆ ڕەنگە لەگەڵ ئەو 150 کیلۆ تاتانەیە وردەتایە 150 وردەتایە 6 کیلۆ سیکۆتین لەگەڵ 6 کیلۆ ڕەنگە لەگەڵ کیلۆیەک تیتانیۆمە تیتانیۆمیش ئەو مادە ڕەشەیەکە ئەکرێتە ناو ئەو 6 کیلۆیشی تێکرێت لەو 1 کیلۆ لەوەی تێک 1 کیلۆ زۆر باشە. دوایەوە ئەم گیراوە چی ئەمە دەوری 15 دقەیەک ئیشەکات ئیسوڕێنێتەوانێ و پاشان ڕەنگەکە بە تێری وەرەگرێت کە ڕەنگەکەی وەرگرت پاشان بە پێی ئەو تەلەبی کە داوا کراوە مەسەن مەتر بە مەترە 50 سانتیمە یا مەسەلەن شێوەی بێ ئارتۆنە 6 پاڵوە ئێمە قەڵبەکانمان هەیە بۆ ئەمە بەسە بۆ نمونە ئەمە مەتر بە مەترە. ئەمە قاڵبەکانتانە؟ بەڵێ ئەمە قاڵبەکە چەند جۆر قاڵبتان هەیە؟ قاڵمان زۆرە مەسەن بێ ئارتۆنمان هەیە مەتر بە مەترمان هەیە 9 بە 9مان هەیە 50 بە 50مان هەیە 6 پاڵومان هەیە. ئەوش بە پێی داواکاری ئەو کەسی بەڵێ بە پێی داواکاریەکانە. ئەمە پلەی گەرمی چەندەیە؟ پلەی گەرمی 150 دەرەجە پلەی گەرمیە. 150 بەڵێ لە سەرەتاوە تا کۆتا 1 دەرەجەیان ئەگۆڕێت ئەنگا هەموو 1 دەرەجێ ئەبێ بگاتە 150 دەرەجە. چەند ئەمێنێتەوە؟
ئەمە 14 دقامێنێتەوەنێ یعنی بۆ یەک دروستکردنی قاڵبی بۆ 1 متر بە مترێک 14 دقامێنێتەوە بڵێ ئەی بەرهەمی ڕۆژانی ئەمەتان چەنێ ئەم مەتر بە مەترە بەرهەمی ڕۆژانی ئەمە ئەگەر یەک شەفت ئیشکەین تقریبان 75 متر ئەلەمە بەرهەمی ڕۆژانەمانەیە کاگنەوزاد ئێستا گەشتینە هەنگاوی کۆتایی کە ئەمە بەرهەمەکەی ئەوە خۆت ئاماژت پێکرەمە مەتر بە مەترە 14 خولەک لە ناو ئەو دەستگایە ماوە ئەمە ئێستا ئەبینین ئەمە پلەیەکی گەرمی بەرزی هەیە و ئایا ئەمە پێویستی بە چەند هەیە چەند کات هەیە بۆ ئەوەی ئامادە ببێت بۆ بەکارهێنان یان ئێستا ئەتوانین ئەمە بەکاربێنین لەبەرەوەی زۆر گەرمە ئێستا ناتوانین ئیسفادەی لێکەین بۆ بەکارهێنان پێویستی بە 24 سعات هەیە تا سار دەبێتەوە بە شوێنەی دوای 24 سعات دەتوانی دانی لە شوێنەکە بتێت ینی وەرزەکانیش تەسیر کاریگەری لەسەر ئەمە نابێت بۆ وەرزی زستان لەوانە زووتر بە تاکید وەرزی زستان لەوانێ بە 12 سعات سار دەبێتەوە بەڵام لە وەرزی ئاین پێویستی بە 24 سعات بۆ نمونە ئەمە شوێنێکە داوای تاتانیان کردووە کە بۆیان دانین ئەمە ڕەنگی سەوزە و داوای 24 میلیمیان کردووە ئێستا وەکۆی بینن کارمەندەکانی ئێمە ئەم تاتانە دانێن ئەمە تاتانی مەتر بە مەترە تێکەڵ کێشە ئەچێتە ناویەکەوە ئەم تێکەڵ کێشە ئیسفادەکەی لەوایە کە پێویست بە سیکۆتینی زۆر ناکە لە ژێرەکەی داینەی بۆ خۆی یەکترەگرن و جوڵەشی نابێت لە کاتێکە کە یاری لەسەرەکەی یا مناڵ لەسەری یاریەکەت. ئێرە یەکێکە لەو یاریگانەی کە تاتانمان بۆ داناوە ئەمە بەشی ناوەوەی سوورە چواردەورەکەی باڵی ئیتارەکەی سەوزە ئەم تاتانە قیاسی 24 میلیمان 90 بە 90 درێژی پانەکەی 90 بە 90 وەکۆی بینن ئەم یاریگایە ئەمە بەرهەمی ئێمەیە کە برادەرانمان ئەم ساحەیان داناوە ئێوە دەتوان بە چای خۆتان بیبینن شێوازەکەی چۆن. حکوومەت بیزات
ئاوەڕباتەوە لە کەرتی دایبەت ئاوەڕباتەوە لەو کەسانی کەیانێت کارگە بێنە وڵاتەکە چونکە وڵات بە کارگە پێشەکەوێ وڵات ئەگە کارگەی نەبوو هەموو شتەکان لە دەرەوە هێناکەوا بێت تۆ نە سەرمایەکت هەیە لە وڵاتەکان نە ئەتوانی شانازی بکەی بە وڵاتەکەتەوە بەڵام کە تۆ کارگەت زۆر بوو لە وڵاتەکە و وڵاتانی دەرەوە چاویان تێبڕیت و توانیت لە ناو خۆیان تۆ شت بەرهەم بێنی بینیتە دەرەوانێ و دیسان پارەی بجێڕیتەوە وڵاتەکەت وڵات بەمە پێشەکەوێ بەمە ئەبی بە وڵات یعنی ئەتا ئەمەد نەبێت لە وڵاتە ژێرخانی ئابووری سفرە بێ تۆ بە کارگە و بە معامل ژێرخانی ئابووری سەرەکەوێت و ئەتوانی بڵێ مەسەرەن پێویستت بە زۆر شتی دەرەوە نەبێ ئیتیمان بی بە کەرتی تایبەتی ئیتیمان بی بە ناوخۆ بە کارگەکان.